ماوەیەکە پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی لە ئاڵەبجە کەم بووەتەوە و ئەماش بووەتە جێگەی نیگەرانی هاوڵاتیان. ئەگەرچی چەند گەڕێکێکی شارەکە جۆزەی 16 ئەمپێریان بۆ دانراوە، جیاواز لە گەڕەکەکانی تر کارەبایان باشترە. هاوڵاتیانیش داوا دەکەن هاوشێوەی و گەڕەکانە جۆزیان بۆ دابدرێت، چونکە لە ماوەی 24 سەعات تەنیا چەند سەعاتێک کارەبای نیشتیمانیان پێدەدرێت. دیارە ئێستا لە هەڵەبجە وەزعی کارەبا هیچ باش نییە، ئەتوانین بڵێن لە 24 ساعتە 3 تا 4 ساعت زۆر جار هەیە و ئەمەش پێداویستی هاوڵاتیان پڕ ناکاتەوە بە میشە، بەڵام بەدانانی ئەو جۆزە 16 ئەمپێریە کە زۆربەی هاوڵاتیان سوودمەندە ملی کارەبا بەردەوام بێت و شتێکی زۆر باشتر دەبێت. بەدڵنیاییەوە داواکارین لە سەرجەم لایەن پەیوەندیدارەکان ئەو جۆزە بۆ سەرجەم گەڕەکانی شاری هەڵەبجەش دابنێت وەکو زۆربەی شارەکانی تر کە دانراوە، چونکە ئەمە وەگوتمان سوودگەلێکی زیاتر بێ بۆ هاوڵاتیان بەگشتی و پێمان باشە 16 ئەمپێری دابنرێت و کارەبایەکی بۆ ماوە زۆر بێت، لەوە باشترە کە هەر نەبێت، چونکە جاری تۆ لە شەو ڕۆژێکە 4 ساعت یا 3 ساعت کارەبا و هەبێ ئەمە شتێکی باش نییە. مۆلیدەکانیش هەرچەندێک ئینسان درەخت بنێ و باسی ژنگە بکات، مۆلیدە بەڕاستی هەمووی وەسعەکە تێگا بێ یەکە بووە 16 ئەمپێری کارەبایەکی بۆ ماوە زۆر بێت زۆر باشترە هەبێت. وە لە دوای ئەم نووسراوەوە هیچ داواکاریشی لەم شێوێتان بۆ نانێرین، ڕەزامەند نابین بۆ هیچ گەڕێکی هەڵەبجە بۆم جارە داواکاریانە. ئەمە لەسەر قسەی کێ؟ لەسەر قسەی مدیر عام. بەڕێوەبەری گشتی کارەبای شارەزور دەڵێت پێدانی سەعاتەکانی کارەبا کەم نەبووەتەوە و بەڵکو خواست لەم وەرزەدا بۆ بەکارهێنان زیاترە، بۆیە فشاریان لەسەر و ڕۆژانە بەرنامەی پێدانی سەعاتەکانی کارەبا جیاوازە. دەژڵێت بڕیاریان بۆ هاتووە چیتر ناتوانن جۆزەی 16 ئەمپێری بۆ ماڵان دابنێن و ئەو پرۆژەیەش لە ئاڵەبجە ڕاگیراوە. سەرەتا ئەوە ڕابگەێنم کە کەمبوونەوەی کارەبا لەسەر ئاستی هەموو کوردستانە و هیچ کارەباش کەم نەبووەتەوە، بە پێچوانەوە خواستی هاوڵاتیان لەسەر کارەبا زیادی کردووە. لە پارێزگای هەڵەبجەوە هەموو پارێزگاکان و شوێنەکانی تریش بە هەمان شێوەیە. قایمقامی ناوەندی پارێزگای هەڵەبجە کتابی پێ کردووە کە ئیتر نابێ هیچ داواکاری گەڕێکێکی تر بەرز بکرێتەوە بۆ مەرجە فیدەری چواری ڕەزامەندی بۆ کردوین. داوا نەکەین بە پێچەوانەکەی ڕاستە کە ئەڵێن خەڵک ئەبێ ئێمە بە زۆر خەڵکمان هاندابێ و بێنین جۆزەی بۆدان، بە پێچەوانەوە ئێستا داواش بکەن ناتوانین بیکەین. بە پێی وتەکانی بەڕێوەبەری کارەبای شارەزور لە تەواوی هەرێمی کوردستان بەم شێوازە کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دەدرێت. ئەوەی جێگەی نیگەرانی هاوڵاتیە بە کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی لە بەرامبەردا کارپێکردنی مۆلیداریەکانە، ئەوەش بە بارگرانێکی دیکەی ژیانیان ناو دەبن و مانگانە پارەیەکی زۆریان لێوەردەگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.